عەبادی بەردەوامە لە سزادانی خەڵکی کوردستان. پێویستە چی بکرێت بۆ تێپەڕاندنی گەمارەوەی حکوومەتی عێراق؟ يجب على الأخوة الأكراد في بغداد إعطاء قرار حاسم بالسحب من بغداد وتولي الأمور بينهم وبجانب موحد لمواجهة التعديات التي يقوم بها دولة رئيس وزراء العراق حيدر عبادي، وذلك من أجل المحافظة على المكتسبات التي أخذ بها البرلمانيين العراقيين والساسة الأكراد منذ القدم لحد الآن. ئەوەی ئێستا زیاتر قوڕەکەی زیاتر خەس کردێتەوە بۆ ماڵی کوردەوەی کورد خۆی یەک نییە، دوودەم و دوودەست و چەند بەرەیەکی نیم بەڕاستی. ئەمە شوای کردەوەوان هەلەکە ئەو هەلە بقۆزنەوە و زیاتر کلێنەکە گەورەتر بکەن و زەفەرێکی گەورەتر بە خەڵکی کوردستان بگەێنن و بەڕاستیە گەرەم دۆخەش بەردەوام بێ نەگەر عەبادی کەسێکی تریش دوای عەبادی بێ هەمان هەلە قۆزێتەوە. تاکە چارەسەر ئەوەیە کەوا ئیعلانی سەر بە خۆی بکەین لەبەرەوەی بە هیچ شێوەیەک عەبادی ئەوە ناچێت بێ حەقی کوردە. تەنها ئەوە چارەسەری وحیدمانەوە ئێمە هەموو دەنگماندا بۆ ئەوەی بۆ لە ڕێفراندۆمەکە بۆ مۆزوعی سەر بە خۆی.